400,000 گەشتیار بەوەی کە لە بیدایەتی ساڵ بەوەی کە گەشتیاری وەرزی ئێمە ئێستا ڕاستی وەردەگرین. گەشت و گوزاری سۆران و خاوەنی شوێنە گەشتیاریەکان سەرقاڵیەوەن ئامادەکاریەکەن بۆ ڕۆژانی جەژن و پێشوازیکردن لە گەشتیاران بۆ ڕۆژانی پشووی جەژن کە چاوەڕێیەکرێت گەشتیارێکی زۆر ڕوو لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بکەن بۆ زانیاری زیاتر لەسەر ئامادەکاریەکان. کاک دکتۆر فەیسەڵ سادق بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سۆرانمان لەگەڵە. کاک دکتۆر سڵاوتان لێبێ، چ ئامادەکاریەکتان کردووە بۆ ڕۆژانی جەژن؟ ئامادەکاریەکانی ئێوە چین؟ بێگومان ئەمە وەکو بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران ئامادەکاریەکانمان لە هەفتەیەک زیاتریش زۆر زووتریش دەست پێ کردە کو بتوانین ناوچە گەشتیاریەکانمان پرۆژەکان بە شێوەیەکی ڕێکوپێک پێشوازی لە گەشتیاران بکەن و ئامادەکاری خۆیان بکەن. لیژنەی تایبەتمانەیە بەسەرکردنەوەی ناوچە گەشتیاریەکان لەسەر ئامادەکاریەکان و نێشتنی کەم و کوڕیەکان و لەلایەکی دیکەش هەماهەنگیمان بەردەوامە لەگەر ئەو لایەنانەی کە لەگەر ئێمە هاوکارن لەوەی کە بتوانین پرۆسەکە بە ڕێکوپێکی بەڕێوە بچیت. لەبەر هەندێک هۆکار بابەتی ڕێگاوبانە، بابەتی ترافیکە هاتوچۆیە، بابەتی سەلامەتی گەشتیاران لە ڕووبار و کەنار ڕووبارەکان لەگەر بەرگری شارستانی هەموو ئەوانە ڕاستی لیژنەی تایبەتمان هەیە و تیمی تایبەتی شەیە کە هەماهەنگی دەکەین لەگەڵ یەکتری. هاوکات ئێمە ڕاستی پێشبینیەکانمان لە سەروی ئەوەی نەکە گەشتیاری زۆر لە ساڵانی ڕابردوو زیاتریش بێن بە حکمی ئەوەی ناوچەیمە بەوە زیادەکرێتەوە کە ناوچەیەکی فێنک و دڵڕفێنە و ناوچەی گەشتیاری نوێش تازەکراینەوە بە تایبەتی لە مەنتقەی باڵەکایەتی کە پلەی گەرمی لەوێ زۆر لە خوارەیە لە چاو ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان. ئەمەش ڕاستی گەشتیاری زیاترمان بۆ چێژ دەکات و لە ئێستاوەش خۆشبەختانە زۆربەی ناوچە گەشتیاریەکان ئەوانەی شوێنی مانەوەیان هەیە حجوزاتیان ڕاستی 100% ئەوەش جێی دڵخۆشیە و مؤشیرێکی باشە لەوەی کە گەشتیاری زۆر مەبەستێتی بێتە ئیدارەی سەربەخۆی سۆران. کاک دکتۆر چاوەڕێیەکەن بە نزیکەی چەند گەشتیار لە ڕۆژانی جەژن لەو هەفتەیەدا ڕوو لەم سنوورە بکات؟ طبعی پێشبینیەکانی ما ئەوەیە کە ڕێژەکە لە بەرزبوونەوەدایە، یعنی لە چاو ساڵانی ڕابردوو لە چاو ئەوەی کە پلەی گەرمی لە بەرزبوونەوەدا و گەشتیاری هاوینەش ڕاستی لە ناوچەیمە ساڵ بە ساڵ لە زیادبووندایە. پێشبینیەکانی ئەوەیە کە لە سەر 100,000 گەشتیار لە فترەی لەو ماوەیە لە پشووە سەردانی ئیدارەی سەربەخۆی سۆران بکەن لەبەر ئەوەی ناوچەکە ڕاستی وەکی باسم کرد مقاوماتی زۆر باش تێدا لەوەی کە گەشتیاری بۆ بێت. لە سەرەتا ئەم ساڵەوە تاوەکو ئەگەینە نیوەی وەرز نیوەی ساڵ هەتاوەکو ئێستا چەند گەشتیار سەردانی ئەم سنووریان؟ ئەمە ئێستا نزیک بووینەوە لە 400,000 گەشتیار بەوەی کە لە بیدایەتی ساڵ بەوەی کە گەشتیاری وەرزی ئێمە ئێستا ڕاستی وەردەگرین. لە زستان گەشتیارمانەیە، لە بەهار گەشتیارمانەیە، لە هەر چوار وەرزەکان گەشتیاری بۆ دێت بە حکمی ئەوەی کە ناوچەکە ئەو مقاوماتەی ئەو بنەمانەی تێدانە.